ئەنجا لێرە شتێکی مهم هەیە کە ئینسان لە تەحەدای قورئانە لە بربەرەکانی کردنەکەی قورئانە ئەوەیە بربەرەکانەی زەعیفێک ناکە کە لە قودرەتی ئەسڵن نەبێ، یعنی وەکو ئەوە نییە چۆن یەکێک بیاوێ مسابقە بکە خۆی لە شتاغێکی وەرزشکارە لەگەڵ یەکێکی تر کە مەعوقە لەسەر پاسکیلێک دانیشتووە پێی بڵێ وەرە با مسابقە بکەین، چۆن ئەمە شتێکی نامەنتەقیە و تەواو نییە. قورئانیش بە هەمان شێوە کە هاتووە بربەرەکانێ تەحەدای کەسانێکی کردووە کە ئەوانیش قودرەت و قابلیەتێکیان لە خۆیانە شک بردووە کە ڕەنگە بتوانن بێنە ئەم مەیدانەوە، کەوابوو فەرم و بابێن مادام بە قووەتن قورئان توانای ئەوان تاقیە کاتەوە لەبەر چاوی خۆیان و خەڵکی ئەوە ئەسەلمێنە کە لەگەڵ توانایانە بێدەسەڵات و بێتوانان. ئەوە نقطەیەکی مهمە، بۆیە لە حەدیسی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وسەلام لە ڕیوایەتی موسلیمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ أيعجز أحدكم أن يقرأ في ليلة ثلث القرآن؟ أو يشكتان وايلي هاتو عند لاوازو بيد صلاة بيتوانا بو بيد نتواني يجلس رسي قرآن لشبكة بخوينه. طبعا صحابة كان بيان سير وقالوا وكيف يقرأوا ثلث القرآن؟ شلون نتواني يجلس رسي قرآن لو شباب بخوينه؟ قال بيغمر عليه الصلاة والسلام فرموا يقرأ قل هو الله أحد فإنها تعدل ثلث القرآن. قل هو الله أحد بخوينه ئەو کاتە یەک لە سەرسەی قورئانی خوێندووە، کەوابوو یەکەم جار هەستیان بە عەجز کرد وتیان هەستیان بە بێدەسەڵاتی بە بێتوانایی بە ناتوانایی خۆیان کرد، پاشان بە قووەت بوونەوە لەوەی کە سەیرەکەن مادام قل هو الله أحد ثلثی قورئانەکەیە کەوابوو ئەتوانن. هەروە لە مەسنەدی ئیمامی ئەحمەدە ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە حەدیثێک ئەو ڕیوایەتی کردووە فەرمێ أيعجز أحدكم أن يكسب في اليوم 1000 حسنة؟ ئایا یەکێکتان وای لێ هاتووە کە ئەوەندە بێدەسەڵات بێن نەتوانێت لە ڕۆژێکە 1000 خێری دەستکەوێ؟ قالوا ومن يطيق ذلك؟ چێ ئەمە ئەتوانێ ئەی پێغەمبەری خوا؟ قال يسبح 100 تسبيحة 100 جار بڵێ سبحان الله فيكتب له 1000 حسنة وتمحى عنه 1000 سيئة. هەروەها ئەمە کە ئیخوێنێ 1000 حەسەنەی بۆ ئەنووسرێ و 1000 خراپەشی لەسەر ئەسڕێتەوە.